حەسوودی لەگەڵ بغز و کینە ئەمانە زۆر زۆر گەورەن گوناحی گەورەن و لە حەدیثە هاتووە زەرەر و زیانی حەسوودی بۆ چاکەکانت بۆ کردارە چاکەکانت وەکو زەرەری سرکەی بیکەیتە ناو هەنگوینەوە وەکو زەرەری دوو گورگی دڕەندا بکەوێتە ناو 12 مەڕەوچیان لێەکەن ملی هەمویان نەشێنن ئەوهاش بێعەمەل دەرەکەوی لە قیامەتە وەختی تەماشاکەی هیچ عەمەلێکت نەماوە بەسایی چێەوە بەساوی کە حەسوودی بردووە بە فلان و فلان حەسوودی ئەگەر بیری لێ بکەیتەوە مەسلەیەکی عەقەدیە عیلاقەی بە عەقیدەوە کەوتە بۆچی فلان کەس ئەوەی هەیە فلان کەس خوا پێیداوە یعنی ئەتیڕازت گرتوۆتە سەر تەقسیماتی خوا نەعوذ بالله ئەمە کارێکی زۆر زۆر خەتەرە هەروەها بغز و کینە یعنی کابرا کە ئیمان نارە تۆ بە چه حەقێک بە چه سەبەبێک تۆ ئەی بغزینی بغز بۆ ئەو قووەتەیە ئەو وزەیە ئەو تاقەیە کە خوا داوێتی پێت بۆ بوارێکی دیاریکراو دیفاع لە دینەکەت بکەی دیفاع بەکاری بینی بۆوانی کە دژایەتی خوا و پێغەمبەرەکەن ئەلەوانە بیان بغزێنی وەکو زاتیش نا وەکو کردار هەر کاتێکیش ئەو دوژمنە وازی لەو کردارە ناشری نەهێنا و هاتە خانەی ئیمانەوە تۆ بێ و بغزە لابەری ئێمە وەکو مسلمان هیچ مانیە لەگەڵ زاتی ئەشخاصەکانە ئێمە کردداری ناشرین ئەبغزێنین ئەشخاص نابغزێنین